وەرە باوەڕ بکە کووردە خودایە خالقی دانا بە تەنیا لەفزی کاف و نون جەمیعی ماسیوای دانا. سڵاو ئەرزەکەم لە خزمەتی بینەرانە ئەزیز و خۆشەویست. ئەمڕۆژ میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی خۆتان بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو خاتوونی ڕێک و پێک میوانی بەرنمەکەمانن، خانمی هۆمای ئەحمەدی کارافەرینی خۆشەویست و خانمی گوڵاڵە پێشیار هونەرمەندی خۆشەویست. بەخێراتن سەر و سەر چاومان. بەخێراتن. ئەگەر پێتان خۆشە کە سڵام ئەحوال پرسیکەن لەگەڵ بینەرانمان ئەتوانن لە خزمەتتان. سامنەکەم وەختان بەخێر. ئومیدوارم کە ئێمە هاتگرنە سێرە بە زەحمەتیان کێشاگەم بەرنامەیانە دووسکردگە ڕۆژانەخان ئیشاڵڵا کە هەمیشە سەربەرز و موافق بن. مەخیلە خۆشحاڵم کە لێرا بەم لیباسە کوردیۆ یان وێنم لیباسی زۆر جوان و ڕێک و پێکان لە بەریانە ژنانی کورد معڕەفیەکەن بەم بەرنامەیە کە بزانین ژنی چێتوانێت توانمەند بێت، ئەتوانێت لە بوار و کار و ئیشان قەوی بێت، احتیاجی بە هیچ پیاگە نەکەفێت. هۆمای ئەحمەدیم هەمەشار سنا خەریکم زندگیەکەم، دوودانەکە نیشکم هەست بە ناو ڕۆمینا مۆرەبیە باشگای هەست بە ناو ڕۆژانە بازیگەرە. دەخێراتن یەخوا دەستان خۆش بێ ئیشەڵا هەر خۆش بێن خۆتان و کچە جوانەکانی زۆر سپاس خزمەتان. سڵاتان ئەرز دەکەم بینەرانی خۆشەویست، هیوادارم کە بەرنامێکی ڕێک و پێک و جوان ئاراستەتان بکەین. زۆر سپاس. بەخێراتن سەر و سەر چاومان. هۆمایگیان لە تۆ دەست پێکەین لە دایک بووی سنەی ئەیسا مەشغوڵ بە چیت؟ من کارگام هەست، کارگای خەیاتیم هەست، خەریکی جلوبەرگی ڕستوران و هۆتێل و کافی شاپم، هەمەسنا حدودە نزیک 30 نەفەرم لە ئێرانە ئەوان ئاغان خەریکم کارەکەن و من خانمم خەریکیش پێ خۆشحاڵم. کنیشکانی چم لێ ناگاڵگودای ڕۆژانیش کۆمەکەکان گەودای تەڕاحیەکە بۆم، کنیشکە گەورەکەیشم مدیر کارگاکەمە، شوکەی خۆشم بازاڕیابمان لە ناو کارگاکە خانەوادەی خۆمان چوار نەفەری لێ ناکارەکەین، چەند نەفەرتیش کارکونمانەست تا بازاڕیا بە ئەوانش خەریکن زەحمەتە گەشتن فعالیتەکەن. هەر خۆش بنیەخوا یعنی کارافەرینن بە ئیستلاح. باڵێ ممنونتانم. زۆر سپاس. تەمەندان چەندێکە؟ تەمەند بۆ خانمەکان تۆزی گرینگە؟ تەمەن گرینگە وەلێ ئەویچە نیشانەی تەجروبەس. خیلی کەسانی لەش خیلی زەحمەت کێشن تا بگەنە تەمەن ئێمەم تەجروبەی لە بەدەست بێرن. زۆر ڕاستە. و من پێ خۆشحاڵم بێژم ئایسەیژم متەولد 56م 43 ساڵ سنمە، خۆشحاڵم. من 43 ساڵ تەجروبەم بەدەساوەرگەر 20 ساڵم بواتای مەشیان 23 ساڵان دوێرە زەحمەتم کێشای تا بگای ئێمەم پلە بەس سن خۆمەیژم پێشم خۆشحاڵەکە لەم سنا دوودانە مناڵم هەست، خانەوادەم هەست. درستە هەر خۆش بنیەخواشگوڵاڵێگیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ من لە دایک بووی مەهابادم وەلی دانیشتووی سنەم، تەمەنم متەولدی 59 کاری گرافیک و هۆنەرم ئەنجام داوە تا چەند ساڵ لەمەوبەر، وەلێ دوای ئەوە شڕۆم کرد بە کاری کێکسازی، چون هەر لە مناڵیەوە عەلاقەیەکم بوو لە ئاشپەزی و کەیک و ئەو جۆرەشتانە، یعنی هەمیشە خۆم دەدیت کە خەریکم مەسەن کارێکی کەیک ئەنجام دەدەم یا وەک قەنادی، وەلی خۆ نەچوو بوون نێو کار تا 3 ساڵ لەمەوبەر کە زۆر یەک دەفعە، ئەلبەتە بەر لەوە 3 ساڵێک بوو چوو بووم کە دەورەم دیت بوو، وەلی هەر جورئەتیەوەم نەبوو کە پشمە نێو بازاری کار. دوای ئەوە زۆر یەک دەفعە شروعم کرد و لە توولی یەک هەفتەدا زۆر موافق بووم، دیم نا دەتوانم ئەو کارە ئەنجام بدەم و ئیدامەی بدەم. شروعم کرد و تا ئەلحان هاتوومە پێش و چوومە دەورەهایەکی تەخەسوسیم دیتۆ لە تاران و ئەلام بۆ خۆم خەریکم ئاموزش دەدەم. کەسانێک لە کلاسی من هاتوونە دەرکە ئەلام بۆ خۆیان لە نێو بازاری کاردا کار دەکەن و خۆشحاڵم بەوەی کە توانیمە کۆمەکی چەند نەفەر بکەم کە بتوانن دەسرەنجی خۆیان بخۆن و کار بکەن لەو بازارەدا. زۆر باشە ئیشەڵا هەر بژی بگەڕینە بۆ ڕابردوو. گوڵاڵە گرافیکت خوێندووە، ئەم هەستە بە هۆنەر ئەم هەستە ئەسڵەن لەکوێوە هەڵقوڵی لە دڵتا؟ من زۆر منداڵ بووم، زۆر ئیتفاقی چوون بۆ کلاسێکی نەقاشی لەگەڵ ڕەفیقێکم، خۆم نەچوو بووم تا ئێستا بۆ کلاسی مەسەن نەقاشی یا شتێک یا بزانم کە ئەو هەستە لە مندا هەیە.
چون بۆ کلاسی نەقاشی زۆرم پێخۆش بوو دیم کە دەتوانم منیش ئەو کارە ئەنجام بدەم یعنی نەقاشێکی کە معلمەکە کێشایەوە لەسەر تەختەسیا بێدونەوەی کە پێشتر من هیچ کارێکم کردبێت یعنی حتا مەسەلەن نەقاشەیەکی سادەشم کێشابێتەوە ئەو نەقاشەی کە کێشایەوە کێشامەوە معلمەکە زۆری پێخۆش بوو زۆری پێجوان بوو زۆری تەشویق کردم هەر ئەوە بوو بە باعثەوە کە من لە دەبیرستان چوون بۆ گرافیک یعنی دەورەی ئەوڵی گرافیک بوو کە لە ئێرانە تەشکیل دەبوو چون بۆ ڕشتەی گرافیک و هەر لە مەهاباد بەڵێ نانا لە مەهاباد چون بۆ ڕشتەی گرافیک و دیم ناموەفەقم واقعاً پێم خۆش بوو بێسلا کاری هوەری ئەنجام بدەم و ئەوانە دوای ئەوە من ئێزدواجم کرد دوای دەبیرستان ئێزدواجم کرد هاتین بۆ سنا وەختە هاتین بۆ سنا بازم هەر پێم خۆش بوو کە ئەو هوەرە ئیدامە بدەم یعنی پیشرەفت بکەم لە کاری خۆمدا جەستە و گۆڕیختە کاریکاتۆرم کار دەکرد وەلی بازم بۆم کافی نەبوو یعنی بەس نەبوو بۆم بەخاترەوە وەختێک کە زانیم لە دانیشگای سنا ڕشتەی گرافیکیان هێناوە ئەختامم کرد و چوون بۆ دانیشگا ئەوڵ کاردانیم خوێن دوای ئەوەش کارشناسی بە سوورەتی ناپەیوەستە هەرخۆش یەخوا بچینە بۆ لای هۆمای نازەنین هۆمای گیان لە سەرەتاوە چۆن دەستی پێکرد علاقت بوو بە کاری خەیاتیشدا من تەمەن حدودەن نزیک 4-5 ساڵ بوو چون ناوخانەوەی سنەتی کە گەورە بووین دایکم هەمیشە حەزی کردی باس کوردی کەینە بەرمان بۆ زۆر جێگەی ڕێزە بعد هەمیشە لیباس کوردی لە بەرمانە بوو من خاڵۆم لە ئەسفەهانە بوو کە نیشکە خاڵۆیشم هاوتەمەن من بوو ئەوانە هاتنەوە من دی لیباسی کۆتا ئاسین پۆفی کەمەرەکەی چینی هەست بەندی هەست خیلی کار لە بانیۆ کریاگە خیلی خۆشمات بە دایکم هیچ وەخت نەیهێشت من لەو لیباسی لەکەمە بەرم هەمیشە ناو زێهنما بوو دەک خۆشکەکان ماچین بۆ بازار شتێک مەسەن لەم هاوردە یا پارچەی جیامان بواتای دزی دایکمەوە ئەم دووران خیلی سنیچم کەم بوو دایکم نەبووای لە ماڵام کردە بەرم ئەو بەهەز بوو هەمیشە ناو زێهنما بمێنێ و ئەموت و دایکم علاقەمەز بە خەیاتی وت لێرە ئاموزشکایانە ئاموزشکای نەبوو ئەیام جەنگیش بوو ئاموزشکاوشتە نەبوو لە سنا فقط ئاغاکان ئاموزشیانەدا خەیاتیوش مشێ بڕای چەند ساڵ ناو دوکانەکان یانەکارۆکرا تا فێر بواتای ئیتر ئیجازەیان نەدا من زواجم کرد ساڵ 1970 چوومە هەمان لە هەمانە ساحێ ماڵەکەمان تارانی بوو ئەو خۆی خەیاتی کاری کرد تۆ تبقم مەجەلات و دیزانەی لە جوان کاریە کرد کارگە لە شیکێکردین خەیاتی تو چاوم کەفتە کارەکانە و هەم دوارە هەڵگەڕیان بۆەوە دۆرانە کە علاقم بوو بە خەیاتی خۆشمە هات وە لێ جێگەی نەبوو بڕم دۆرەی بوێنم لە سنا ئیتر لە هەمانە شڕوان پێکرد ئیتر شڕوان پێکرد بۆ مناڵەکان خۆم لیباسم دروست کرد تا هەرتاکە دیتوانیم هەجوومە هەر کوێنەی خیلی خۆشیانە هەر لە لیباسەکان مناڵەکانم بۆ خۆم لیباسم دروستە کرد بۆ فەک و فامیل بتوە علاقە باینکە پوڵێکم دەریافت ناکرد تا اینکە هاتمەوە بۆ سنا لە سنا چتمدا ساڵ 80 ناو بازار سنا بازار ئاسفا تۆلیدی لەباس ئەروسمدا لێ حدودە نزیک 3 ساڵ لێنا فعالیتم کرد لەباس ئەروسم بوو تۆلیدی لەباس ئەروس ناڵانم بوو فعالیتم کرد بەتەم دوارە چوینەوە بۆ هەمان لێنێچان نزیک 6 ساڵ تا ساڵ 91 من لێنا تۆلیدیم بوو لە هەمانە لە چۆنەوە ئێمە چوین بۆ عێراق و بۆنەوە کە خۆم علاقم بوو بە خەیاتی وتیان لەباس مەدارس لە عێراق خیلی بە سەرفێ بۆت ئێمە لە هەمانە ساڵ 91 چوین بۆ عێراق چوین بۆ چوین بۆ سلێمانیە لە سلێمانیە حدود نزیک 3 ساڵ من کار مەدارسم ئەنجامدا بۆ دانیال لە میتەرانە فەرانسە کارم کرد بۆ مەکتەبی بۆڵند کارم کرد لە سلێمانیە ئەوان لیباسەکانیان هەشتیکەیش بوو ئەوانە ئێمە گەڵایکمانە سند بابەتەوە لیباسی لە لێنە داعش هات بۆ کۆمپانی هاما کارم کرد بۆ فیلمیان دروستە کرد بۆ کۆمپانی هاما کارم کردگە ئیتر لە هەمانە چاڕاستیەوە بۆن ڕۆژانەوە چون نێمە لە هەمانە کەنجکەم ڕۆژانە چوو بۆ تەعاتر من مەسئولیت لباسەکانیان مەگرە ئۆهدەین تەعاترەکان هەم زەمان هەم ڕۆژان مەبر بۆ تەعاتر هەم لباس تەعاترەکان ئەنجامەدا لباس شانۆ هین فیلمەکان هەمانم ئەگردە ئۆهتا ئیتر چون خۆشمە هات تەنەوە فرە بوو ناو کارەکانیانە حەزمە کرد هەم لیباس مناڵانە بوو ناویە هەم لباس پەرەندەکان بوو هەم لباس عادی بوو هەم عروسەکی بوو لباسەکانیانم قبوڵە کرد چون عاشق خەیاتی بووم ئەسەن بۆ مهم نەوچەنێکیش دەستمۆزم پێ ئەوەن فقط حەزمە کرد تەنەوە ناو کارەکان نابێت چیلە شیک دروستکەم لەبەر شاویشەوە هەستی خۆتان دەربڕن ئەوها خان چیلێکیشم دروستە کرد معموڵە ناو تەعاترەکان ئەکە ڕۆژان بوو
معموڵان لیباس پەرەندە بۆیان دا پێمان کەسێ دەتەوان نییە ئەم کارگەر لە ئەنجام بات وە دقەتەوە تۆشامە کرد مەجەلات تۆشا کرد بزانم پەرەندە ئەم دووژەڵام کەلاغا چ لیباسێکی گەرەکە چ جۆر بێ پەڕم بۆی دروستە کرد وەسیلەم بۆی دروستکە کە ئینسانی گەورەی کردە بەری ئیسفادەی لێ کرد. بعد ئیتر ساڵ تا 91 چوون بۆ عێراق لە 3 ساڵ لە عێراقا بووین بعد لە عێراقیچە هاتمەوە بۆ سنە لە سنە هاتمەوە قرار بوو من چادر جەشن تەکلیف لباس مناڵەکان دروستکەم من کەنیشکەکان بۆ جەشن تەکلیفیان وتم بۆچە لە مەشهد و قومەوە چادرمان بۆ بێرن ئیتر هاتم چادر دروستکەم مەجەلەم دروست کرد نزیک 15 دڵمان تەڕاحی کرد ئەکسمان لێگرت فیلممان لێگرت. زۆر باشە گوڵاڵێکیان گەورەترین پاڵپشتی ژیانت کێیە؟ من بۆ هەم بۆ دەرس خوێندن هەم بۆ کاری ئێستام خانوادەم بوون. خانوادەم لە پشتم بوون هەرچەند لە بازە جێگایەکدا ئەوانیش پشتمیان خاڵی کردەوە مەسەن کوتویانە ناتەوێ بۆچی ئەوەندە تەلاش دەکەی کەچی بەکوێ دەگەی لە نەهایەتدا تۆ هەر دەبێ مثلەن بە منداڵ ڕابگەی بە ماڵ ڕابگەی لە سوورەتێکدا من ئەو تەوانایە لە خۆمدا دەبینم کە هەم بە ماڵ ڕابگەم هەم بە منداڵ ڕابگەم هەم بە کارەکەم ڕابگەم بە شتێکی کە بۆ خۆم پێم خۆشە و ئەلاقەم پێیەتی. واخانیش ناتوانم منتەزیری کەسێک بم کە خاستەیەکی کە هەمە بۆم بەراورد بکات خصوصا لە لەحازی ماڵێەوە بۆ خۆم زۆر مستەقلم یعنی هەر لە منداڵی و مستەقل بووم پێم خۆش بوو بۆ خۆم کارێکی کە هەمە خۆم ئەنجامی بدەم یا شتێکی کە دەم هەوێ ئارەزوویەکی کە هەمە بۆ خۆم بەراوردەیکەم بۆ خۆم تاوەی کە منتەزر بم کەسێک شاید بە منەتیشەوە نەبێت چون منیش لەو زندگیەدام وەلێ خۆ من بە منەتی دەزانم پێم خۆش نییە منەتێک لە سەرمەوە بێت شاید لە ئەوەڵەوە قەدەمهایەکی چکۆلە بێ من بە دەرامەدێکی زۆر کەم مەسەلەن بگەم شڕوو بکەم وەلێ خۆ بکەم باو تەوەجو بە تەلاشێکی کە دەیکەم دەتوانێت زۆر بێت ئەو قەدەمانە زۆرتر بێت هەر بۆیش بۆ خۆم زۆرتر هاندەری خۆم بووم. زۆر باشە ئیشەڵا هەر بژی هۆمایگیان گەورەترین پاڵپشتی ژیانەکەیە؟ وڵا ڕۆژان هاتوون تو زۆر بێژم بیشتر تۆژاکەمە خانەوادە تا گوڵاڵەکانمە عزیز فەرمویان هەم هەندەرم بوون بۆ ئیش و کار هەم پاڵپشتم بوون هەم ڕێگیرم بوون لە زندگیە بەرمانی ناگرت بۆ هیچ کارێ بەرخۆرد تا کەسێکان نێوت حتمما تۆ خانمێژێتەکەم کەسا بەرخۆرد نەکەی تۆ خانمێژێت تاڤڵانە جێگە نەچی هەرەوە باعث بوو منم قدرەتە لە باوکمەوە بگرم ئەم قدرەتمە لە باوکمەوە گرت کێ ئەگەر خانمیت پەسەشە خەی لە قدرەتمەند بیت چون قەرارە مناڵ گەوەرەکەیت وەختێ مناڵ گەوەرەکەی مناڵی لە قەوی باربێری من زەعیف نیم زەعیف ڤەر ناتکەم کارگەی لێکەکان کێنی لە شەعنەدانەی خانمە یانەی وا گەوەرانیان نەکردووە ئێمە تینەوە هەڵەگەڕینەوە بۆ ناو خانەوادە کە مناڵە چ جۆری گەوەراکردیە ئەوڵین شتێکی بۆ کەنیش فرێ لازمە ناو خانەوادە محەبەتە بەو کەنیشکە بکریە ئەشێ فێر بوون چ جۆر محەبەتی پێ بکەن چون کەنیشکە ئەشێ فێر بێ محەبەت کات لە بیشتر عشق بوەرزەوە خانەوادەیە و مناڵی وە شووی ئێمە تینەوە هەڵەگەڕینەوە بۆ ناو بنەماڵەکان کورد تەبیستیان قایل ناوەن فقط لە لەحاز مادیە و تەبیست قایلەوەن کە تێن فەرقان نەبێن کوڕ و کەنیشک کێشێ ئەگەرەکانە ئرسیە بێتین کوڕەکان بێت ئەگەرەکانەیەک وەخت کار فەرقەنان نەبینیانەوەنە یەک ئەو جۆرەی جێگە خۆشحاڵیە بۆمان کێ لەو عانێلا قەوی بارمان تێن و جۆرێکی جێگە ناڕەحەتیە بۆمان کە تێن وەختە ئەمواڵە ئرسیە کەس فەرقەن نەبین هەرچکیان وەلی بۆ قەوی بووین خۆم تا گوڵاڵەکان فەرمووی بەرخاترەوە محتاجنەوەم احتیاجم بە کەسێ نەکەفێ چون فرۆ غڕورم بەراخواتەوەی پوڵکەم لە کەسێ احتیاجم بە کەسێک کەفێ بڕم بێژم فڵانە کەس دەست بنێتە ڕوومەوە هەمیشەیژم نەکونێن نەیبێت نەکونێن نەتانێت نەکونێن لە دەستی بەرنێت ئیجازەی نەوێت ئەو باعث بوو کە خۆم قەوی پاربێرم کە احتیاجم بە کەسێ نەکەفێت. هۆمایگیان گەورەترین مۆزەلی ژنان لە حاڵی حازر لە مەعاسرە چیە بینی یا هەر لە ڕابردووە؟ والله بیشتر ناو اجتماعی ماشي بین ناو ماڵا و مناڵە جۆرێک گەورەکەینەوە کە نیشکێکی هەسمان هەم محەبەت فرێ پێ بکەین کە احتیاجی بە محەبەت کەسێ نەکەفێت لە جەرەوە هەم مستەقلەوە بێتەوە بۆ خۆی پوڵ دەربێرێ ولی وەختی محەبەتەکەی پێکەین بە کەسێ بە محەبەت کەسێ لە دەرەوە گۆڵ ناخوا گۆ مەسئول باری بێرین چوو بۆ جێگێ بزانێەوە کارە وەزیفەی ئەوە ئەگەرەکانێ ئەچێت ناو ئەجتماعی ئەچیت لە جێگەی کە گەرگە کارکە بە ئەنواندانی خانم تۆشیەکان ێژن خب دەستمۆست ئاغاکە 2 ملیۆن تمەنە خانمەکە ملوێنێ خاسە بعد ئەز مۆدە تێوێنن ئەم خانمە پوڵەکەی پێ ناوەن
یا بەرخۆرد خراوەکەندێکیاکێ بێتە دەرەوە جێبێڵێ متەئسفانە مە ئامادەگی ناو ئیجتیماعمانەوە ئامادەگی بوجود ناچکە کە خانمەکان چنە دەرەوە نیازیانز بۆ پوڵەوەشە حقوقۆقیان وەک ئاغاکان ڕعایەت کردێ ناو ئیجتیماعە ئەمە بیشتر معزڵمانەوەسە ئیتمنان ناکەن یعنی خانەواتە ئیتمنان ناکەوە مناڵی بنێرێ بۆ جێگەی لێنا ئەو لەو شوێنە حقوقۆق و خانمە ڕعایەت کردێت حقوقۆقی بدرێت احترامی بۆ قایل بێ بزرگترین معزڵ ناو ئیجتیماعەمەوەسە و چاوێک دانەژنەوە تۆشایەوە هینە و چاوێک نەفەر کارکوونە تۆشای ناکەن جنسی بەڵێ ئەیژن خانمە تێبۆیەنە بعدە وەختی حقوقەکەی پێیان چەمە نسفێ ئاغاکە حقوقی پێوان ئایسە من گەرکمە کەنیشکە خۆم بنێرم بۆ جێگەی متەسفانە ئیجتیماعەمەونە ئامادەگی پێیان نەکردگە بێ ئەم خانمە بەعنوان یەک نەفەر هونەرمەندە بەعنوان یەک نەفەر کارکوونە بەعنوان یەک نەفەر کاری هۆنەری لە دەستی بێتی بۆ دیدۆ تۆشای ناکە بەعنوان خانمی تۆشە بەعنوان دانێژن تۆشای کاجێتێنە و نسفێ حقوق ئەوە خیلی خراوە ناو ئیجتیماع متەئسفانە ناو ئیجتیماعی ماوە ئێمەیەکی کەنیشکمانەس خیلی سەختە بۆمان بە زۆر بێ بەمانە بۆ ژنانی ئازای ئێمە بەڵام متەئسفانە گوڵاڵە گەن گەورەترین مۆزەلی ژنان چییە بینی؟ بەنەزەرم گەورەترین مۆزەلێکی کە هەمانە لە نێو جامعەی خۆماندا تەبعیزێ جنسیەتێکە کە قایل دەبن یعنی حتا خۆشمان کە خانمین لە زۆر جێگادا ئەو تەبعیزە بۆ خۆمان قایل دەبین. مەسەلەن دەچین لە جەیەک کار بکەین هەرو جۆرێکە هەما خانم ئشارەی پێکرد نسفی حقوقمان دەدەنێ ئەسەن لە حەقی خۆمان دفاع ناکەین خۆب ئەو کارێکە ئەو ئاغا ئەنجامی دەدا ئێمەش ئەنجامی دەدەین شاید باشترین نەحویج ئەنجامی بدەین وەلی بازم طرف کارمان یا صاحب کارمان یا هەر جگای کە خەریکین لەوێ مەشغوڵ بەکارین نسفی حقوق دەدا بەمە بۆچی چون خانمین خب ئەوە دەبێتە گەورەترین مۆزەلێک یعنی لە نەزەر منەوە شاید مۆزەلاتێکی دیکەشمان هەبێت وەکو وەختێک شروع دەکەین بە کارێک زۆر جێگا ئەو ژنە بە عنوانی ساحبی ئەو شغڵە قبول ناکەن وەسەن شغڵەکە پیاوانەیە وەلێ ژنێک کە خەریکە ئەو کارە دەکات قبولی ناکەن دوای ئەوە شاید بە جوانترین نەحویج ئەنجامی بدات شاید زۆر موافقتر بێت لە پیاوەکە وەلی بازم قبول ناکردرێت لە کولدا هەر ئەو تەبعیزی جنسیەتیە گەورەترین مۆزەلە بۆ ئێمە لە جامعەی ئێمەدا وەگەر نەشاید لە جێگایەکی دیکە بین ئەو شتە پێشنێت و زۆر گرنگ نەبێت درستە تۆ وا ئەڕوانی و وا بیرەکەی تۆ کە تەقسیم بەندیهای جنسیەتی و تەبعیزی جنسیەتی ئەوە بۆ بە هۆی ئەوەی کە ژنانی ئێمە ئەو جۆرەی کە باید و شایدە نەتوانن کە خۆیان نیشان بن گۆڵاڵە تۆ دەستت پێکرد لە چیە دەستت پێکرد بە کاری شیرینی پێزی دەرامەدت چۆنا و چۆن بوو لە ئەوڵ ئایا پەسەندازێکە بوو چۆن دەستت پێکرد؟ من قبلا کوتم کە لە کاری هۆنەری گرافیکم ئەنجام دەدا لە لۆگۆ و چاپ و تەڕاحی و ئەوانە بەر لەوە کە ئەو کارم ئەنجام دەدا پەسەندازێکم بۆ خۆم کرد لەو کارێ دیکەم چون دەڵم ساڵێک بچوو بووم دەورەی کێکپەزیم دیت بوو وەلی یەک جورئەتم نەبوو چون زۆر کەم بوو ئەلان دەست زۆر بۆتەوە لەو مۆردەدا هەرەو مەساڵێک کە قبلەن هێنامانەوە 9 نەفەرەکە الحان بۆتە 90 نەفەر ئەو دەم زۆر کەم بوو یعنی لە شاری سنەدا شاید 1-2 نەفەرێک کاریان دەکرد منیش پەسەندازێکی کە لە شغڵەکەی دیکەم کردبووم هاتم وەسایلێکم کڕی بۆ ئەو کارە کەم وەسایلم تەهیە کرد و ڕۆژی وەلەنتاین نازانم کە هەیە هەموو دەزانن ڕۆژی ئەوین و دۆستی عشق و من 3 ڕۆژ بەر لە ئەو ڕۆژە شروعم کرد بۆ کارە ئەلبەتە لە کێکەوە شروعم نەکرد لە کوکی نوعێک بیسکویتایەکی تەزئینی و جوانە لەوە شروعم کرد یعنی بە 3 ڕۆژان هەر لە فەزای مەجازیشدا من تەبلیغم بۆ خۆم کرد و کاناڵێکم دانا و پیجێکم هەبوو هەر لەو فەزایەدا کارم کرد لە عەرزی هەفتەیەکدا دەرامەدێکی زۆر چاکم کەسب کرد کە زۆر تەشویقمی کرد یعنی زۆر بوو بە هاندەری من کە خەریکم ڕێگاکەم دروست دەڕۆ شغڵێکت بۆ خۆت خوڵقان بە زبانی خەڵک بەڵێ چون ئەو دەم کەسانێک بوون کە کێکیان دروست دەکرد وەلی کوکیان دروست نەدەکرد ئەلان دقیقاً من کوکیم کردوتە ئەو لاوە یعنی ئەسان کار ناکەم وەلی خۆب لە بەحسی کەیکدا خەریکم پیشرەفتایەکی چاک دەکەم و ئینشەڵڵا کە
امیدوارم بۆ کارە مرتبە شکر زۆر سپاس. هۆمایگیان جاما بە عنوانی کەسێکە کارافرینە کارگای هەیە بە خەیاتن بە ئیسلاح خەیاتێکی مدرن زیاتر هاندەرە بۆ یا مانەیەک بۆت والله بیشتر مانع بووم چون من ئاغاکان تێنە ناو کارەکەی من وەخت بووکە بە ڕشکارم گرگە خەیاتم کردگە بۆ ناو کارگاکە چون من دانێ خانم بووکم لێنا پیان خۆش نەبووە من سەرپەرستەوە کارگامە خیلی سەخت بووە بۆیان ئەو ئاغایەکە قبلەن کارگای بووگە شکستی خواردگە 20 نەفەر 30 نەفەر کارکردنی بووگە ئیساتکە بۆ دانێ خانم کارەکات تا ئەوە جێگەی توانی گیانە زەربەیان داگەر لێم یعنی وەخت بووگە 20 میلیۆن 30 میلیۆن پارچەمیان بە ڕۆژ داگە لەبان مێزەکە نیمەکارە جیانێشکەدایان نەچووکن بەرخاتەوە خانم یا هەرۆڵتێنا کارگاکە پرسن تۆی مەسئول کارگاکەیشم بەڵێ ژێ من ناتوانین بۆ خانم کارکەین ئەوانە مشکڵاتی فرەگەوەرێکە کە من هەسم چون ئایسا ئێمە کەسانگەلێکە خیلی واردۆن لە خەیاتیان 90% ئاغاکانن چون لە مناڵیەوە دۆران دیگە لە مناڵی و کاریان کردگە ناو کارگەکانە واردن باید من گەرەکمەمانە بەنوان خەیات و یا بەنوان بڕشکار بێ من ناو کارگەکەم ئەزانم من خانمم یا زەرەرم لێڵان یعنی مەکارە کارەکانم جێتێڵن یا هەر لە ئەوڵە قبوڵی ناکەن خیلی پیان بەرەخوات هەتا وەختەس ئەگەر بێژم هەڵسن چن چای بێرن بۆ خۆیان خیلی پیان بەرەخوات چون مندانەی خانمم مەسئول کارگاکەم ئەوان چای بێرن بۆ خۆی چیان کە سەرپەرست کارگاکەیان وەکو ماڵۆکە کچەکانیان و ژنیان چایان بۆرە سەرپەرست کارگاکە چون مندانەی خانمە مۆزهەکە متەئەسفانە ئەسڵ بەدیدەوە کە دانەی خانمە لێرا کارافرینە یا مەسئول جێگەکە قبوڵی ناکەن هەڵە گەڕێتەوە دۆران مناڵیان کە فکرکەنەوە من یا دایکیانم یا خۆشکیانم و حتممە شەکارەکانیان بۆ بەجێبەجێکەم من هەمیشە ئەوە وتەوتمە هەر جنبەندەیە ئەبێ ئەترافی خۆی تەمیزکە مەحەلی زیندگی خۆی تەمیز کات ئەم لە ژن و پیاو یا هەر جنسیەتێکی تر هەر کەسێک ئەگەر حرەکەتی هەیە گیانی هەیە واقعانە نەبێ ئینتزاری لە کەسێک بێ متەئەسفانە مناڵوا بارترین نژین کە نیشکە کار ناو ماڵکار لە بەردەست برا خۆشکە هەر بۆ متیعە و باریترین ئینتزار مەنەست ناو ئیجتماعیجا موفق بێت ئەچێتە دەرەوە چمە دیگەران ئینتزاری تریانەس و حقوقی پەرداخت ناکەن شۆزۆی ئەگەرەکانە ئیدعا کات بێژێشم شکاتەکەم بەدەست کارفەرماکەمەوە شکاتەکەم بەدەست ئەم ئاغا حەقمی پەرداخت نەکردگە ژنە چیتە دادگا و پاسکە ئابڕوومانە بێت لە سوودەکە دادگا و پاسکە جێگەیەکە حەق بسێنیتەوە ئابڕوو ناچێت دادگا و پاسکە کەسێکی جورعەتەکە هاتە بڕێتە دادگا و پاسکە حەق خۆی سێنێشێ دەسەیدی ماچکەی لە نەتەوەی ئێمە ژنەکان زۆر جار بە ژنێکی جنگاوەر و ئازا باسی لێکرا بەڵام ئەبینین دەسرێک لە ئەفسانەکانە یا مەستە لە کوردیەکانە بە عنوان زەعیفەیەک تمشایانەکەن ئەمە تەناقوزە ئەم شتە ئەم جنگاوەری و ئازایەتی لە کناری ئەم زەعیفە بوونەیە تەناقوزێکی گەورەیە چۆن ئەڕوانی پێ گوڵاڵەگیان لە قەدیمەوە لە مێژووە هەر ژنەکانی ما یعنی ژنی کورد وانە بووە لە هەموو کارێکدا لە هەموو بوارێکدا تەلاشی کردو و کاری کردو پێ بە پێی پیاوەکان هەتا زۆرتریش ئەلانە کە بە نەزەرم وای لێ هاتووە یعنی ئەلانە کە ژنەکانمان بێدەستەڵاتر بوون و خۆیان لە ئەو ڕادەیەدا نابینن کە زۆر کارەنجام بدەن یا بە شخصیەتی خۆیان نازانن یعنی خۆیانیان لێون بووە وەکو قەدیم نەماون یا ئەوەی کە فەرهەنگی فارسەکان یا فەرهەنگەکانی دیکە باعث بوون کە ژنەکانی مەخۆیان لێون بێت و وەک جاران ئازانە بن هەرچەند دیسانی ژنهایەکمان هەیە کە ئەو شتە ون ناکەن و کاری خۆیان هەر دەبەنە پێش و زۆر زۆریش موافقن. ئازایەتی ژنانی قەدیم شاراوە نییە یعنی هەموو کەس ئەوە دەبینێت و مێژوژەوەی سابت کردووە ئەلحانە کە ژنەکانمان وایان لێ هاتووە هەر بەهۆیەوەی کە لە تربێتی خانوادەگیەکاندا هەرەوەی کە خماخانە فەرمووی ژن دەبێ کاری ماڵ بکات ژن لە نەهایەتدا چه هەر کارێک بکات یعنی لە هەر شتێکدا کە موفق بێت لە نەهایەتدا دێتەوە دەبێت بچە زەرف بشۆرێ دەبێت بچێ ماڵ تەمیز کات ئەوانە هەیە یعنی فەرهەنگێکە کە باعث بۆ ئەو شتە لە مێشکی مەدا واجێکەوێت وەگەرنە وان نییە یعنی ئەگەر ژنانێکی قەوی دیکە کە هەمانە ئەمە بیانکەینە سەر لۆحە و ئەلگوی خۆمان وا نابێت ڕاستە تۆ چۆن بیرەکەی تۆ هەمای گیان والله من بە ئەنوانەوە ئەوڵەن وەختە دایک و باوکە ئەنتزاریان نسکە نیشکێ قەویکیان بێت سەریان بەرزکات
ئابڕوومەند بێت ئەشێ محەبەتی پێ بکەن ئەشێ مەشورەتی تێکاکەن ئێمە ئەسڵەن تا خانمەکانمانە مەشورەت ناکردێ ناو خانەوادەت هێنجەمەوەنەوە کوڕەکان یانجەمەکەنەوە مەشورەتەکەن بابەت فڵانە چێت ئەو بەعیسەوەی ئەو کەنیشکە زعیف بە چاو بێ هەم بە چاو باوکەکە زعیف بێ هەم بە چاو براکە زعیف بێت هەم خۆی زعیف بێنە ناو ئیجتیماع ئێمە تا کەنیشکانمانە مەشورەت ناکردێ گەرەکیانە تارتە پڕە ناو هیتەی لێ گەورەتر فکریلیان باز بێ بۆ کارگەی لە گەورە گەرکیانە کارەکەن ئەسەن بە خانمەکان نەهایەت ئاخری مەسەن فڵانە غەزات دروستکە فڵانە لە حتا بۆ لیباسەکانە چیتە دەرەوە معموڵان ئاغاکان ئەم لباسە پوشی دەست ئەم لباسە ڕەنگەی تون نییە ئەمە خاسە حتا لە مۆرد لیباسەکان جۆ نەزەران کە هویەتی بنیامە بەشێک لە هویەتە متاسفانە تێن ئیجازە پێنان لە فکرت ئیستفادەکەی ئەمە فرەخراوە ئێمە هەڵگەڕینەوە خانەوادەکان ئەگەر بیشتر گەرگەرێکیانە جامعەی سالم بێت خانمێ کەنیشکێ سالم بێ بۆ خانەوادەی با محەبەت بێت ئەگەر گەرێکیانە ژنی یان سالم بێت با محەبەت بێت بۆیان ئەگەر گەرێکیانە خۆشکیان سالم بێت با محەبەت بێت هەر لە ئەوڵە محەبەتی پێ بکەن چه شکاڵێک ێسەوە برا گوشیەکەی هەڵگرێت تەلەفۆنکە بە خۆشکە بێژە عەزیزەکەم دڵم بۆ تەنگ بووە ئەم عەزیزە منحەسەر بە نامزەت نییە عێشق نییە ئەو عێشقەتانە برا خۆشکی بێت یا باوکەکە هەروە تەلەفۆنکە قوربان و سەدەقەی کەنیشکەی بڕێت ئەو کەنیشکە وەختیان محەبەتی لێ پێ بکرێ فکری بازەوێت ئەتانە پیشرەفت کات ئەتانە محەبەت کات ئەتانە عێشق بوەرزێ لە گشتی مهمتر تا کانونە گەرمی خانەوادەی بێت تا کارێ سالمێکی بێت و خەیاڵ ڕاحەتە بڕدە ناو ئیجتیماع 100% هۆمایگیان خۆشحاڵی لەوەی کەم کارت هەڵبژاردووە فرە خۆشحاڵم عاشقی مەگدودانە کەنیشکەکەم عاشق کارەکەم یانێ ئەگەرەکانێ بەرخاتر مناڵەکانم نەوێت شاید ئەو نەجە نەچمە بۆ ماڵ چون محیت کارەکەم جێگەیەکە واقعان لەزەتەوەم لە کارەکەم هەرچی چ جەدیدتر دروستکەم چون بیشتر کارەکان خۆم تاڕاحیەکەم بیشتریان ئەگەرەکانێ زەمان بازارمان خاست نەبێت هەر هیچ شتێ دروست دەکەین کە بازار باز بێت من ساکە زوباڵم دروست کرد ئەسەن نەمدی و لە جێگەیەکە چون مدەتێ بازارمان خەفت بوو من چەند نەفەر ناو کارگەکەما کاریان نەکرد بێکار بوون دامێ ساکە زوباڵم دروست کرد بۆ ناو ماشین وتم خۆب ئەمە منەچم بۆ مسافرەت و ئەملا ئەولا بەعیسەوا مقدارێک چتناوە دەسما بوو هین ئادام سێ شتێ بوو ناو دەسما گیرمەدا تارتەکەتی مەسەن فەرز کرد 10 کیلومتر 15 کیلومتر تا لە جێگەیەکە سەد لە زوباڵێکم پیاکرێ بمخسایەتە ناوی وتم چە بکەم کە چتە تەرتەمیز و مۆرەتە بێت هاتم ساکە زوباڵم دروست کرد کە شاید 20 ساڵ دروست کریا بێت ولی من نەمدی بوو هاتم ساکە زوباڵم دروست کرد بەت یەک نەفەر لە شماڵە زەنگیدا من دامنیە بە 3000 من ئەم فرۆشت یەک نەفەر لە شماڵە زەنگی داوتی شکاتەکەم بەدەستەوە تۆ چووی لە تەرحەکەی منەوە دزیکە من دانێ 10,000 11,000 فرۆشم تۆیتە 3000 من وتم چ تەرحەکەی تۆ وتی ئەمەسە دیم خەیلی تەفاوەتی ئێستەکینەکەی منە ساکەکە من تاکەی زیپی بوو کولەن ئەسڵ فەرقی کردەکەەوە جنسەکەی فەرقی بوو بە یەکەوە فقط من شتێ لە چت خۆما بوو خەڵقم کردو ناو زێهن خۆما ئەومە دروست کردامە بازار عاشق کارەکەم چون هەر وەختی گیرکەم واقعا لە شتێ لە جەدید ئیستفاداکەم تێرمیناو بازار وە مردمیش استقباڵی دێوەکەن ئینشەڵا هەر خۆش بێ گوڵاڵێکیان بووە کە مەیوسبی لە بوارکاریۆ 100% حتمما پێش هاتووە زۆر ڕۆژ بۆ کار نەبووە یا بۆ زۆر جێگا کارم کردووە حەقمیان نەداوە لەو بابەتانەوە مایوس بووم کتومە نا من ناتوانم ولی هەرو لەحزە بووە هەرو لەحزە بۆ چون ناڕەحەت بووم واقعا ناڕەحەت بووم لەوەی کە هەرو تەبعیض جنسیەتی کە پێشتر کوتم شاید ئەگەر ئاغایەک بواتایە نەیانتوانی باوا ڕەفتار بکەن یا نەیانتوانی بە حەقی بخۆن هەرچەند تا ئەو مەرحەلەیە کە پێش هاتووم ئەو ئێتمادە بووە لە بینی مشتری و من کار فەرما بووم ئەو ئێتمادە بووە و تا ئێستا هەمچین شتێک پێش نەهاتووە یعنی نەمهێشتۆ کە حەقم بخۆن ولی ئەرە لەو لەحزانەدا مایوس بووم زۆر ناڕەحەت بووم ولی باعث نەبووە کە بڵێم ئەو کارە ناکەم ئەو کارم ئیدامە نادەم ئیدامەم داوە اتفاقا زۆریش قەویتر چون تەجروبەیە کە کەسبی دەکەی بۆ کارێکی بادی بۆ هەمکارێکی بادی ناهێڵیەوە پێش بێتەوە یعنی جۆرێک ڕەفتار دەکەی جۆرێک قسە دەکەی خاستەی خۆت دەڵێ باعث دەبێت کە ئەو تەرەفە نەتوانێت کە تۆ مایوس کات یعنی باعث بێت کە مایوس بی زۆر بیر و بڕواکەت جوانە بەڕاستی ئەیسا ئێمە خەریکە بارەتی دەورانی نەوەزاییە بین ئەو خشونەتە بەنەزەن چەندێک گۆڕاوە هەر لە ڕابردووە تا ئێستا کە معاسرە خشونەتێکی کە بەرئەلەیهی ژن دەبێت زۆر گۆڕدراوە ینی بە نسبەتی قەدیم زۆر گۆڕدراوە ولی دیسانیش
شاید بڵێن نوعی خشونەتەکانیش ئەوەز بوون. دەزان چۆن دەڵم بەسەن قەدیم خشونەتێک بووە ژن لە محیتێکی چکۆلەتردا بوو، لە محیتێکی چکۆلە وەک خانوادەدا بووە، لەژێر دەستی دایک و باوک و برا، یعنی زۆرتر یاشوو زۆرتر خشونەتی پێکردراوە. وەلی ئەلان کەمێک گەورەتر بۆتەوە، یعنی ژنەکانمان چون واردی جامعەی کار بوون، واردی عەرسەیەکی گەورەتر بوون، خشونەتەکان لەو بابەتەوە گەورەتر بووتەوە. شاید زۆر بەچاو نەیەت وەلی ژێر پۆستی بووە تۆ. ئەرێ بەچاو نێت وەلی بازم هەر هەیە. دیسانیش دەڵم ژنەکانی خۆشمان شکر بۆ خوددا زۆر فەهمیدەتر بوون لە جاران حەقی خۆیان دەوێ، یعنی حەقی خۆیان وەردەگرن. دەڵێن حەقدادنی نیست گرفتە نیست، واقعا حەقی خۆیان وەردەگرن. لەو بابەتەوە من زۆر خۆشحاڵم بۆ ژن، چون خەریکە قسەیەک دەکات ناهێڵە ئەو حەقیکە هەیەی لێ بخوردرێت. لەو بابەتەوە جگای ئومیدواریە. زۆر ڕاستە هۆماگیان تۆ چۆن بیرەکەی تۆ ئێمە خەریکە واردی مۆدرنیتەوە نەوزاییە بین، بە نظرت ئەو خشونەتە ئایا زۆر بووە تۆ کەم بووە تۆ نسبەت بە ژنانی نەتەوەی خۆمان؟ ئایسە من تۆشاکە بەچمە جێگەی لێ چەمە احترام بەستگی بە محیتە هەست. من لە مەرزی باشماقە جنسم گیریا بوو، وەختی چوومە ناو دەفتەرەکەیان مەسئول مەرزی باشماق هەڵسا لەبەر پاموتی توودانەی خانمی 2-3 ساڵە جنس دەریت و ئەوەی بۆ عێراق خیلی احترام و ڕێزی بۆم دانیە، ولی ئەچتە جێگەیتە چەمە هەمچین شتێ نییە. ئایسە بۆ خانمەکان کە هاتنە سەنا ئەرسەی گەورەتر ناو ئەجتماعە لەفرێ جێگا احترامیان بۆ قایلەوەن کێژن ئەوە تواناییت بووە لەوە ناو زەعیفە دەرهاتکی ئایساتی ناو ئەجتماعی گەورەتر کە خەریکی وەک تاجرێک کارەکەی. من ئایسە فکرکەمەوە نازانم، فکرکەمەوە احترام و عەزەتمان نەز ناو ئەجتماع، یعنی ئەو خشونەتە کەمتر بووەتەوە لێمان. درستە. موافقم، منیش موافقم لەگەڵ تا هۆماگیان. زۆرتر سەبارەت بە کارەکان قسەمان بۆ بکە. ئەیسە لە حاڵی هازە خەریکی چیت؟ وڵا لە حاڵی حازرا خەریکین جوزە کەسێکم کرد لە غەربا خەریکم تیشرت لێهام غەربە ئێرانە بیشتر متاسفانە ئێمە کارەکانمان لێرن بۆ تاران بۆ شارستان، چون ئیتمینانیان نیە هەنووز بە کورد بە خۆمان کوردی نێژن کارەکان کەیفێت کارەکانیان خاص نییە. ئێمە ئەوانە کە شرکەتە گەوەرەکان هەند خەریکی نێرن بۆ تاران ئەینێرن بۆ جێک تەبریز کارەکانیان تەحویڵ بن. بعد ژنە خانمە مەگەر خانمێتانێ و کارەکات بۆلێ لە چەند جێگەی سابتمان کردگە بۆ شرکەتەی لە کێمە خانمی نتانین سەر مۆقع جنس تەحویڵ بین تان و کەیفێتی بانە تەحویڵی بین ئەو مۆقع ئایسە ئیتمینانی پێمان کردی خەریکن کارمان پێوان و خەریکیش خۆشحاڵم ئیشەڵڵا بیشترەوە بێتەوە کارێکیش لە ئۆستانەکەمانە نەچێتە دەرەوە. بەعنوان دانەی خانم کارم کردگە من تا ئاغایکان لە سلێمانیا حدودەن ئەو ئاغا تەحسیڵکردە بوو، لیسانس معدەن بوو، هاتەک من ناچوین بۆ بازاڕیابی حدود 2-3 ڕۆژمان ڕەمەزان بووین بازاڕیابی بۆ مەدارس بازاڕیابیکەین. ئەو ئاغا بوو جوان بوو وەلی نائومید بوو. ئەگەرەکان لەگەرکمانە موافق بینەشێت شتێک هەسمان ئومیدوە عشقە بە کارەکەمان. ئەو ئاغا نائومید بوو لە کارەکە گەڕیاوە گەڕیمۆن زەرفە بۆ وتی من ناتانم کارەکەم کارە فرێ سەختە تۆ 3 ڕۆژە گەڕی هەنووز مەدرسێکەوە پەیان نەکرد کە تەکتا موافقەت بکەن کارە پێبن. گەڕیاوە من نزیک 2000 کاتم چاپ کرد بوو ئەو ناو ئەو ئاغا ئەوڵی نەفەر بوو لەقە کاتەکەەوە کاتم چاپ کردو من چوم هەم دوارە 3-4 ڕۆژتر مەدرسە گەڕیام 3 مەدرسەم پیا کرد تەک منە قەراردادیان بەس کە من کاریان بۆ بکەم. بعد زمانیە لە ئێران هەبوو مەواقع زەنگی بۆم داوتی هۆما خانم من خەریکم تشێتە بم وتم بۆ چەوتی ئەوە خەڵک زەنگم بۆ ئەدەن ڕقەمەوە کە ئەڵێن ئێمە جلو بەرگەکانمان ئامادە بۆ یانە مەگرتە مەکتەبە گردووە وتم ئارێ من سێدانە مەکتەبم گردووە وتی مەگەر ئەبێ هەمچین شتێ وتم بۆ نابێت تۆ 3 ڕۆژ تەک ناهاتی بۆ بازاڕیابی ولی من نزیک هەفتەی بازاڕیابیم کرد تۆ 2 ڕۆژە سەر کێشای دواوە بەینکە پیاک بوو جوان بوو تەحسیڵکردە بوو ولی چون من پشتەکارم بیشتر بوو ئەوی چۆن تۆ ئافرەتێکی کاریان داگەپێت وتم نە بەرخاتەوە من ئافرەتم کاریان نەداگە پێم بەرخاتەوە تواناییم بیشتر بووە لە تۆ پس ئێمە هەڵە گەڕینەوە سەر تواناییەکانە ناو ئیجتیماعە وەشە ئاغاکانیش باوەڕکەن هەر کەسێک توانایی بێت ئاغا نییە خەرمیشتانە خەیلی توانمەند زۆر ڕاستە. گوڵاڵێگیان سەبارەت بە کارەکان قسەمان بۆ بکە ئەیسا لە حاڵی هازە خەریکی چیت؟ ئەلان تقریبا من کوتم کە 3 ساڵ بوو 3 ساڵە شروعم کردووە بە کارەکەم لە توولی و 3 ساڵەدا فقط سفارشم دەگرت ینی لە تاریخی مەجازیەوە فەزای مەجازیەوە
کە مردم دەیان ناسیم و کارەکانمەم ئێرائە دەدا بە سوورەتی ئەکس سفارشیان دەگرت لە ڕووی ئەو کارانە وە زۆر کە زۆر ڕازی بوون و هەر ئێدامەیان داوە و سفارش هەر بووە وەێ تازەگی تقریبان بە مدەتی چەند 6 مانگ شاید زیاتر چون بەهمەن دەبێتەوە ساڵێک چوومەتە نێو کاری ئاموزش و دەمهەوێ لە تقریبان غەربی کشوەر یعنی لە قسمەتی کوردەواری خۆماندا زۆرتر لەسەر بەحسی ئاموزش کار بکەم چون واقعاً ژنانێک هەن کە دەیان هەوێ سەرپەرستی خۆیان بن دەیان هەوێ دەستیان لە گیرفانی خۆیاندا بێت و بۆ خۆیان کار بکەن پێم خۆشە ئەو فرسەتە بدەم بە ئەوانیش کە بتوانن لە نێو جامعەی خۆیاندا یا هەرەوەی کە خۆیان بە خۆیان نیشان بدەن کە دەتوانن کارێک ئەنجام بدەن بەخاترەوە زۆرتر چوومەتە سەر بەحسی ئاموزش و فعلا فقط لە سنە خەریکم فعالیت دەکەم وەلی لە فکرمدایە کە بچمە شارەکانی دیکەش ئینشاءالله کلاس بەرگوزار بکەم ئینشاءالله بە ئومیدی خوا هەماگیانە و ئیتفاق عەجیب و غەریبە چی بوو کە زانیت ئیتر تۆ بۆ ئەم کارە دروست کرای وڵات جورعاتێکێ بووم ئێمە چوینە سلێمانیە تەنیا کەسی کە ئێمە فرە بوونەوە 8 نەفەر بوون چوینە سلێمانیە خانوادەی خۆم بۆ هین براکەم بۆ خۆشکەکەم بوو تەحسیلکردەی فرێژ بووناومانە من زووتر لە گشتیان کارم پیا کرد چون من خەیات بوو کارم پیا کرد ئەوەڵیش نەموت من خەیاتی بەڵام مۆرەبی پەردەدوزی بوو من لە هەمانە قسەم نەکرد بێژم من خەیاتم و دوکانم بووە و تۆلیدیم بووە و کارافەرینم چوومتم باز زوانیان فێر بم مدەتە لا یەک نەفەر لێ ناکارم کرد لە تورکیا کاری کرده بوو مدەتی کارم کرد بەت هاتم شڕام کرد بازاڕیابی بۆ مەدارس بعد ئەو یەک نەفەرەکە من لێنا دوکانەکەم لێ کریا کرد بوو وتی تۆ ئافرەتی بێ بۆ ئەم خەڵکە لە باز بدورێنە گوناحت هەیە وتم باوە من وەشۆن چتێتر هاتۆم ئەمەوێت جلوبەرگی مەکتەب بکەم وتی دادا ئەوە هی کۆمپانیایە ئەوە ئیشی تۆ نییە ئەو ئیشی کۆمپانیایە فکری کرد چون من ئافرەتەم ناتانم کاری گەورە ئەنجام بم منش ئەو قدرت من لە خۆما ئەدی کە ئەتوانم کارێوە ئەنجام بم من جلوبەرگی مەکتەبەکەم دروست کرد بردمەوە بۆیان نزیک 2 مانگی پێش و بردمەوە نزیک 30 ملیۆن من پاران خستووە حەسا من ساڵنەوە یەک فکریان کردەوە من ئافرەتێکم لە ئێرانە هاتووم و پارەوە موتر ناچمەوە بۆ سلێمانی بەد من چوومەوە تعجبێکی و تو چۆن ئاوام هەموو پارە هاتی سەوتم من پارە بۆم گرنگ نییە چون من باوکمەونە پارەی هەبوو هەر ڕۆژ ئەمدی ئەحساسەکەم پارەی تۆ دنیا هین منە ماتۆم ئیشکەم ئیشەکە بۆم مهمە ناونیشانێکم بێ ناو خەڵکە احتبارم پێ بکەن ئیتمنانم پێ بکەن زۆر باشە ئیتفاقەکە زۆر شیرین و چاک بووە بە نەزەرم ئەو ئیتفاق عەجیب غەریبە بۆ تۆ چی بوو گوڵاڵە گیان منیش پێش ئەوەی کە بێمەنێ ئەو کارە کوتم کە کاری هوەری ئەنجام دەدا پێم خۆش بوو هەر ئەگەر قەرارە کارێکی دیکە دەست پێ بکەم هەر ڕەتێکی هوەری هەر تێدا بێت و وەختێک کاچوومە نێو کارەکە و ئەو یەک هەفتەیە کە کارم کرد و دیم واقعاً دەتوانم بە یەک هەفتە بدونەوەی کە هیچ کەسێک بم ناسێ چون من لێرە کەسێکی وام نییە یعنی بەغێرە چەندانە ڕەفیقێک ناسراو نەبووم وەتوانیم لە ئەرزی ئەو یەک هەفتەیەدا بەو جۆرە کار بکەم و پوڵ بەدەست بێنم بۆم زۆر خۆشحاڵی جگەی خۆشحاڵی بوو ئەمە هانتیدا ئەرە کوتم پەس دەتوانم هەر ئەوەش بوو ئێدامەمدا و زۆرتر چوون بەرە و فێربوونی ئەو کارە و دەورەهایەکم گوزەراند و ئەلان و توانایە لە خۆمدا دەبینم کە زیاتر موفق شکر بۆ خوا زۆر خواشکر هەماگیان سەختترین تەجروبەی ژیانە چی بووە چه کاری چی ژیانی خۆت چ جۆر بێژم بەزی دەفە بنیامە چەوە چۆن کارگەرلەکە خیلی تاقیرە کردیێ خۆ بەعنوانەوە دانەخانم من چون بیشتری تەجروبەکان من لە مەرزی باشماغا هەز متەئەسفانە بۆ کاری خۆمەژی بۆ کاری خۆم پرسیارێکی سەختترین تەجروبە من ڕۆژێکا چوون بۆ سەرکار ڕۆژ جەژن بوو جەژن قوڕوان بوو چوون زوو کارکەم لە کارگا لەبەس چەند نەفەر بوو قەرار بوو تەحوێڵی بم بعد ڕۆژان هەڵەسێ لە خەو کچە بچکەکەم کە ئایسا 18 ساڵیە هەڵەسێ لە خەو خیلی تینویەوێ چوو ئاوەکەی هاوردوو زوانی هاوردووە یەخەکە چەسپیاوە زوانیەوە ساعت نزیک 5 بوو بعد کنجکە گۆرەکەم زەنگیدا ڕۆمینا وتی مەمان بێرە ڕۆژان فرە حاڵی خراوە وەختی هاتمە چەمە قەترەی خوێن لەبان پلەکەەوە
هاتووە دەرۆگیە و یەخەکە لە زوانی نەکنیاوە چەمە قەچە خوێن لە زوانی هاتن لە ناو ڕەپلەکە ڕژیا و هیچ وەختم سەحنە بۆم فەراموش ناوێت ئەمە شتێکی بووم لەسەر کارە بووم ئەم اتفاقی بۆ مناڵەکەم کەفت بوو هەمیشەش فکرێکەکەمە خیلی ناڕەحەتم زڵم کردە دەرحەقی ناوامەژن ئەوەی کە ئێوە ئەوە خاتوونێکی ڕێکوپێکن کارافرین فعالن مطمئنن ئەوانش بی خۆشحاڵە بن زۆر سپاس کە تەشریفتان هێنا ئێمە خەریکە ئەگرین بە ئاخری بەرنامەکەمان ئەگەر نەوتراوێکتان هەیەتوان بێژن لە هوماخانمەوە دەست پێ وەڵام نەوتراو ڕۆژانای عەزیز ئەمە چەند ساڵە هەین ناو ئیجتیماع ئەوێنین بەرخاترەوە من مشتریەکانم هەم خانم بوون هەم ئاغا بوون شتکەی لێ کەس واقعان تەوەجۆی پێ ناکرێ ناو ئیجتیماع ئێمە هەمیشە فکرەکەنەوە ئەگەر مشکڵێک کەس ناو ماڵا چە کوڕچەکەنیش ئەگەر ئەزدواجکەن ئەم مشکڵە بەرتەرەفەوێ بۆیان بە نەزەر من کە ئەیوێنم خەیلی معزەڵ گەورەیەکە ناو ئیجتیماعە بە ئەزدواجکردن هیچ وەخت ئەو مشکڵە هەل نابێت ئێمە هەست کوڕ هەست ناڕەحەتی ئەفسۆردەگی هەست ناڕەحەتی خەریکە خۆدکوشیەکە ماژنێکی بۆ بێرین ئارام و بێتەوە لە جێگەیەوە بیوەن بۆ لای دوکتۆرێ لە فکر دەرمانێکا بن بۆی کەنیش کەس ئەفسۆردەگی هەست کەنیش کەس ئاعتماد بە نەفسی کازیبێکی هەستش نەگەر ئەزدواجکە خاسە بێتەوە ئەو کەنیشکە قەرار بووە ئارامش باتە خانەوادێ قەرار بێتە دایک مناڵێ تێن بە ئەزدواجی فقط لە مل خۆیان ئەەکەنەوە ئەوە مشکڵی فرە گەورەست ئێمە گەرە بین مناڵەکانمان بار بێرین مستەقل باریان بێرین کە ئەتان بدونە ئەزدواجی زندگی کەن زۆر ڕاستە ئەگەر کە نەوتراوێک تێتوانین بێژی گوڵاڵی خۆشەویست چون ئەو بەرنمەیەمان لە موردی ژناندایە دەمهەوێ قسێکی کە بە ژنان هەرچەند بە عنوانی خوشکێکی چکۆلا ژنەکانمان زۆر تەوانمەندن زۆر تەوانمەندن یعنی ئەو شتێک کە بۆ خۆیان ناتوان بیبینن یا لە خۆیانی ڕنابینن وان نییە یعنی ئەگەر بیان هەوێت بە شەرتێک خۆیان بیان هەوێت واقعا دەتوانن زۆر موفق بن کارهایەک لە دەستیان دێ کە زۆر پیاو ناتوانێت ئەنجامی بات بۆیش پێم خۆشە پێیان بڵێم خۆیان بناسن یعنی وا خۆیان بناسن کە توانایی هەر کارێکیان هەیە دەتوانن یعنی لە خۆیان ڕاببینن فقط دەتوانمەوە بڵێم لە هەر ڕشتەیەکیشدا ناکار مەسەلەن لە کاری دەرێ لە دەتوانن لە وەرزشدا دەتوانن لە هونەردا دەتوانن لە کاری دەرێدا دەتوانن لە کاری ژوورێدا زۆر کەسە شاید علاقێکی نەبێ بە کاری دەرێ خۆ دەتوانێت لە ژوورێدا کارهایەک بۆ خۆی پەیدا بکات و افتخار بکات بە خۆی و بە خانوادەی و بە هەرچی شتیە پێم خۆشە ئەو توانایە کەشف بێت لێ خۆیاندا کەشفی بکەن و توانن بۆ خۆیان و بۆ خانوادەیان و بۆ ئەترافیانیان بە سوود بن و کاری خۆیان جوان بەرنە پێش زۆر سپاس گەیشتین بە ئاخری بەرنامەکەمان هیوای لەش ساخی و دڵخۆشی و ژیانێکی پڕ لە کامەرانیتان بۆ خوازم سپاس کە هاتن و ئەمڕۆ میوانمان بوون زۆر سپاس تەشەکر بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەمان بەجێمان مەهێڵن میوانتانە بین دینە بۆ ماڵەکانتان هیوای ژیانێکی پڕ لە خۆشی بەخوای گەورە و مەزنتانە سپێرم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ بێت.